وەکەم لەگەڵ دکتۆر خەلیل غازی دۆسکی کە ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە بەغدا و ڕاستەوخۆ لەگەڵمە بێت درێژە پێ بدەم گفتوگۆکەم لەگەڵ ئەوە چڕتر بکەمەوە. دکتۆر خەلیل ئەم کاتت باش سڵاوت لەبێت. دکتۆر خۆت بۆ پێی کە لە بەغدای ئاگات لە بارودۆخەکەی خۆت لە ناو جەرگەی ئەو کێشانەی ئەو تێچووی کە دیاری کراوە ئەڵێ $16 جا من مەبەستمە یەکسەر لەوێەوە بووی هەم بە بیرمان نەچێتەوە بینەرانیش ینی ئێمە باسی و $16مان کرد هەر ڕاستەوخۆ یەکسەر بچینە سەرەوە ئەو $16 لە چی خەرجەکرێ؟ ئایا لە بودجەی سیادی هەموو عێراق یان لە بەشە بودجەی هەرێم کەمە بێتەوە یاخود ینی با بڵێم لە بودجەی گشتی عێراق ئەبڕدرەیە لە بەشە بودجەی هەرێم کەمەکرێتەوە ئەو $16. بله سڵاو بووە و بینەرێتوێت بەڕێز ئەو پارێت هااتێ دەستنیشانکردی $16 یان ئەوێ پشتی و بێتە گوهۆرین پشتی کۆمپانیا ڕاوێژکار بڕیارە پێ دەتن دیش بودجە سیادی عێراقێتە سەرفکردن و ئەوە ژی ئەو 16 ژی بوو وەختێکی ینی بوو وەختێکی ینی حتاکو بڕیارە کۆمپانیە بێتن و موافقا هەردوو وەزارەتت هەرێمی و یا اتحادی سەر ئەو بڕە پارەیە بۆ تێدا دەستنیشانکردنش لای کۆمپانیا ڕاوێژکار بە $16 من حتاکو گۆڕینێک تێدا چێ بێت یان بۆ زیدەیی یان بۆ کێماتی باشە دکتۆر کەواتە وەکوت بژن دێ ئێتە حسابکردن باشە کەواتە هیچ کاریگەری لەسەر ئەو بڕەپارێ نابێت کە ها لە 2024 نردیان 21 تریلیۆن بوو بۆ ینی ئەبوو ئەوەندە بنێرن بۆ 2025 لەوە کەم نابێتەوە؟ نزانم ئەس ئەگەر پرسیارە خۆ دووبارەکەی زەحمەت نەویت ئەو بڕەپارەی کە دانراوە ئەو $16 ئایا لە بەشە بودجەی هەرێم کەم نابێتەوە لەو 21 تریلیۆنەی کە ئەبوو ساڵی 2024 بینێرن بۆ ساڵی 2025 لەو 21 تریلیۆنە کەم ئەبێتەوە یاخود نا؟ آخر ئەوت ینی بغەڵاتی بە ینی درست نەبوت پشکا بۆ جا هەرێمێدا هاتیان نویسان وەکو بەس بۆ مازنکردناوێ بۆ تەفخیمە پشکا هەرێمی بۆ پشکا هەرێمێ یا حقیقی 16 تریلیۆن و نیون ئەو 4 تریلیۆنی دی تریلیۆنێک و 400 مەفروضەش نەفەقات تەشغیلیە بوون بۆ vەگوهاستنا پترۆلێ بۆ بازارên دەرڤە و 2 تریلیۆن 400 بۆ کرییا بەرهەمئینانێ بوون وەکو بژمە کلفە لێ ئەvە 2023 و نە 24 ژی پارە نەهاتیە مەزاقتن شوێ بەس ئەف جارە ji بۆ جا سیادیش بەرکو ئەکیت ئیرادەوێ نەفتش دێکسەر بۆ خەزینە اتحادی چتن پشتی بڕینا ئەوان $16 لەوە پشکە هەرێمێ بزانین کو یا بەظاهری بۆ شکلی بۆ کو 20 تریلیۆن و 900 بوو یا حقیقی 16 نیفە. باشە دکتۆر کەواتە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان پشکی هەرێمی کوردستان چە نەبێت بۆ ئەم ساڵ؟ هەر وەکو خۆی ئەگەر حتا جەدوەل بهێن ئەم نزانین حتا جەدوەل بهێن ئەگەر مام بودجە هەر 12 تریلیۆن دێ وەک خۆ بینێت ئەگەر گۆڕین زێدەی یان کێماسیە بودجێ 25 daha بۆ ئەو ژی پشتی هێنارتنا جەدوەلێت موازنێک و تێدا دیارە کە قەبارێ بودجێ چەندە هەر گۆڕینێکا تێدا ببیتن دێ ئەکیت ئەو گۆڕین دیسال سەر پشکە هەرێمێتە دروستکردن. باشە دکتۆر پێشتر باسیەوە ئاکرا کە $6 لە یاخوب با بڵێن بۆ خەرجکردنی بەرهەمهێنان و گواستنەوەی نەوە دانرێت ئەم $6 دانراوە ئایا کە ئێستا ئەم گۆڕانکاریە کراوە ئەو $6 لا ئەبرێ لە پشکی هەرێم؟ آخر بله اکید آخر نه پشکا هەرێمێ وەختە نهات بۆ حسابکردن ئەسڵەن یعنی حساب کرد بۆ تریلیۆنێک و 400 بۆ نەقلێ و 2 تریلیۆن و 400 میلیار بۆ کلفا ئینتاجی یعنی ڕاستیە لێرێ ئەو $6 داناین حتا ڕقم نهات بوو دانان بەس وسا مادێ دیساکو فقرة جیمش برگێ دوش مادا 12 کوت پروژه بودجه یاسای اصلی دهی 2023 تێدا دیار کرد بوو کو هەمان کلفال وەزارەتە اتحادی دەتە بەرهەمئینانە نافتێک و $6 هەمان بۆ هەرێ با کوردستانش بێت
لما او ايكامين استنج بوتريكا بريفابرنا اتفاقنا بين هرم كردستان وحكمة هرم وحكمة اتحادي شبركو معقول نبو تو كلفة هردو يا هرم كردستان ويا بصرة وكو إكليك بكي بله. منطقيا معقولة جبر أول حقل مازنن هند حقل هاي بين 100,000 يوم بتر برميلا أكيد معدل كلفة دي قالك كيم بيتنا وكو أف حقل دورين تشيوينا باشا دكتور خليل باس لواكريك هناردين وتي هرمي كردستان دەست پێ بکاتەوە لە سەرەتاوە لە توانای دایە ڕۆژانە 250,000 بەرمیل بەرهەم بهێنێتەوە. ئەمە تا ماوەیەک تایەتەوە لە بەروی ماوەیەکی زۆرێکە ڕاگیراوە. ئەمە باس کراوە لە عێراق دواتر ئەوان کێشەی تر دروست ناکەن بڵێ ئێمە هەر 400,000 بەرمیلمانەوێت لە کاتێکا کە کۆمپانیەکان ئەتوان لەگەڵ دەستپێکردنەوە 250,000 بەرمیل بەرهەم بێنەوە. از نخیر از بار ناکمش برای سوموجی خبره هفته چنده و وزارت نفت اتحادی جی و چنده زانیتن و دیسان اکید او بحثی هات یکرن و دیسال رینش نکامل گل وزارت نفت اتحادی بری دو هیوا آنکو دم پروژه هات یا پروژه راست وکرنه یا سبوجه هات یا لجنه داره ما دیوان وزارت نفت ما کبونه کرد بحث هات یکرن همش زانكو وقت حق الانتاج خوي كيم كد اكيد محتاج وقت يجي بس او وقت جي قال جيرو نابت يعني مثلا نابت هيفا انجي وقت قال باكو بيت ماوي هيفا كده ان كيم تريان بيتشك زاتر ديسان آست برهم اینانه وكو جاران لبيتو وبجهيتا 400,000 وديسان يعني شيانت برهم اینانه خب ما قال حق الاحتمال هين يعني بشتي چند هي وبراوستن ونشين 400,000 ونابتا اصلا اكيد بابت تفنينه و بله تيجهش نهاي سيرفي بابتي باشا دكتور اوي استالاي خلق گرنگا اوي كموچكي لكاتي خوي ورگريت جاب همواري ام ياسا ياخد بابلين بهنار ذكرنوي نوتيش طاو يترو كيشينا من خلق لا چاورواني موچا دو مانگتينا پرنه وصا ديارة آريشة دي گلك كم بينش بركو براستي ديار بول دانستاندن وان روجا و چند كومبونت كو بردوامن حتى انو که ونزكي 4-5 روجانا بردوامن الديوان وزارة الداري البغدا گهشتين اتفاقي كي و اكلاي كرنا ليستا و ديسان حساب كرنا او گورين تدا چبن حتى بوهي راديكو وزارة الداري داخواست كريه لیستک هبیتن کو همی اف گورین تی متوقع تدا چه بن لیستا موچه داد خلال هر 12 و هر 12 وابتن داکو بزانن پروژه بودجه گنجای بودن و از باورم یعنی یه دست بکند وان دو روزادا دست بکند مزاختنا آنکو صرف کردنا شایستن دارایی موچا الهرم کردستانه. بله. بەڕێز دکتۆر خەلیل غازی دۆسکی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە بەغدا و ڕاستەوخۆ لەگەڵ بامیش سوپاس بۆ ئێوە.